کوردەکان لە تاقیکردنەوەی گۆڕانکاریەکانی دەمەشق. گۆڤاری لۆمۆند دیپلۆماتیکی چاپی پاریز لە ژمارەی ئەم دوایەیدا راپۆرتێکی تێروتەسەلی لەبارەی بزوتنەوەی ڕۆژاوا بڵاو کردوێتەوە کە سەرنجتان بۆ پوختەی ئەم راپۆرتە ڕادەکێشین. لە کاتێکدا کە دانوستانە ناڕاستەوخۆکانی نێوان ئەنکارا و عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری پارتی کرێکارانی کوردستان بەردەوامە، دۆخی کوردستانی سووریا دوای ڕوخانی ڕژیمی بەشار ئەسەد هێشتا نادیارە. هێزەکانی سووریای دموکراتیک سەرقاڵی دانوستانێکی ئاڵۆزن دەربارەی داهاتووی ڕۆژاوا، لە هەمان کاتدا تورکیا دەستێوەردانەکانی پەرە پێدەدات. لە بەرامبەر شانۆیە کە بەڕەنگەکانی کورد ڕازاوەتەوە، خەڵکێکی زۆر لە تەمەنە جیاوازەکان کۆبوونەتەوە بۆ ئاهەنگگێڕان بە بۆنەی دەساڵەی ڕزگارکردنی کۆبانی لە چنگ داعش لەلایەن یەکینەکانی پاراستنی گەل و یەکینەکانی پاراستنی ژنان، شەروانە کوردەکان و هاوپەیمانەکانیانەوە. سەمیرا لەگەڵ هاوڕەکانی هەڵپەرکێ دەکات، بەڵام سێبەری هێرشێکی نوێ ئەم جاریان لەلایەن تورکیەوە کەشی خۆشی ئاهەنگەکەی تێکداوە. زینە حەنان تەمەن 50 ساڵ لە ساڵی 2018 لە عەفرین ڕای کرد بۆ ئەوەی لە بردومانی هێزی ئاسمانی ئەنکارا و دەستدرێژیەکانی میلیشیا سووریا هاوپەیمانەکانی ڕزگاری بێت. تا ساڵی 2024 لەگەڵ کچوونەوەکەی لە خێوەتێکدا لە تەرڕەفعە ژیاوە. دوای ڕوخانی ڕژیمی بەشار ئەسەد لە کۆتایی ساڵی 2024 دیسانەوە لەلایەن هەمان میلیشیاکانەوە دەرکران. بەم شێوەیە ناڕزایی دەرەبڕێت. ئێستا تورکیا و بەکرێگیراوەکانی هەڕەشە لە کۆبانیەکەن، بەڵام ئێمە لێرە ناجوڵین. بۆ کوێ بچین؟ ئێمە حکوومەتی نوێی دەمێشقمان بەدڵ نییە، هیچ شتێکی نەکرد کاتێک لە ماڵەکانمان دەریان کردین. بە پێی راپۆرتی نووسینگەی نەتەوە یەکگرتووەکان بۆ هەماهەنگی کاروباری مرۆیی، زیاتر لە 100,000 کەس کە زۆرینەیان کوردن لە هەفتەکانی ڕابردوودا ناچار بوون پەنا بنە بەر ناوچەکانی ژێردەسەڵاتی ئیدارەی خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا. هاتنە سەرکاری دەستەی تەحریر و شام و ڕێبەرەکەی ئەحمەدە شەرع، هەروەها لێدوانەکانی لەبارەی سووریەیەک کە هەموو دانیشتوانی لەخۆ بگرێت بەس نەبوون بۆ لابردنی نیگەرانیەکان. لە 29 ژانویە مەراسمی سوێن خواردنی وەک سەرۆکی قۆناغی گواستنەوە لە بەردەم ئەنجومەنێکی سەربازی کە هەمویان پیاو بوون بەڕێوەچوو. لە نێوانیاندا ئەبوو حاتەم چاکرا، سەرۆکی میلیشیای ئەحرارولچارکیە کە یەکێکە لەوانەی تۆمەتبارە بە کوشتنی دڕندانەی چالاکوانی سیاسی کورد، هەڤرین خەلەف لە مانگی ئۆکتۆبری 2019. لە تەنیشتی ئەبوو ئومشا فەرماندەی نوێی ناوچەی حەمات و سەرۆکی یەکەی ئەلهەمزەی سوپای نوێی سووریا بوو کە نەتەوە یەکگرتووەکان چەندین جار ئەم یەکەی بە ئەنجامدانی چەندین تاوان لە نێوانیاندا تونند و تیشی سێکسی تۆمەتبار کردووە. مەزلوم کۆبانی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دموکراتیک کە هاوپەیمانێکە لە نێوان هێزی کوردی عەرەبی و سووریەکان لە شوێنێکی پارێزرا و بە ڕوخسارێکی ماندووەوە پێشوازی لێکردین. هۆکارەکانی پەیوەندیە دوژمنکارانەکانی لەگەڵ تورکیا بە وردی باز کرد و پاشان سێ تەوەری دانوستانەکانی لەگەڵ حکوومەتی دەمەشق خستە ڕوو. تێکەڵکردنی هێزە سەربازیەکانی هەسەدە لەگەڵ سوپای حکوومەتی نوێ، بەشداریکردن لە دامەزراوە سیاسیەکان و کنترۆڵکردنی سەرچاوەکانی وزە. وتی پرۆسەیەکی سیاسی دەست پێ دەکات، لیژنەگەلێک بۆ داڕشتنی دەستوری نوێ پێک دەهێنرێت، دەبێت ئێمە بەشێک بین لەو لیژنانە. باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە ئێستادا سوودمەندن لە جۆرێک لە دەستور لە شێوەی گرێبەستێکی کۆمەڵایەتی کە مافەکانی کۆمەڵگەکان، مافەکانی ژنان و ڕێزگرتن لە ئاینە جیاوازەکان دەستەبەرەکات. ئایا ئەم دەقا بۆ دەمێشق زۆر پێشکەوتووە؟ مەزلوم کۆبانی درێژە دەدات. گرێبەستی کۆمەڵایەتی ئێمە بەڵگەنامەیەکی یاسایی زۆر پێشکەوتووە، دەمانەوێت ئەم بەڵگەنامەیە لە دەستوری نوێدا ڕەچاو بکرێت. بەڵام بۆ بەدیهێنانی ئەمە پێویستمان بەوەیە کە تورکیا ئاگربەست قبول بکات و دەستێوەردانەکانی لە کاروباری سووریا ڕابگرێت. لەگەڵ ئەوەشدا بە درێژایی ڕووباری فورات بۆمبەکانی تورکیا کە لەلایەن فڕۆکە جەنگیەکان یان فڕۆکە بێفڕۆکەوانەکانەوە هاوێژراون بە بەردەوامی خەڵک دەکەنە قوربانی. مەزلوم کۆبانی ڕوونی دەکاتەوە هیچ شەڕێک لە نێوان ئێمە و حکوومەتی نوێی دەمەشق نییە، تەنها شەڕەکان لە دەوروبەری فورات لە نێوان کۆبانی و منبەج لەگەڵ میلیشیا لایەنگەرەکانی تورکیا کە هەوڵەدەن بپەڕێنەوە ڕۆژهەڵاتی ڕووبارەکە بەردەوامن. ئێمە لە هەوڵی دامەزراندنی ئاگربەست داین لەگەڵ تورکیا، بەڵام سەرەڕای ئەمەش ئەنکارا بەردەوامە لە بردومانکردنمان. 29 ژانوی 2025 لە شارەوانی سێرین کە دەکەوێتە باشووری کۆبانی، هێرشێکی ئاسمانی لەلایەن تورکیەوە کرایە سەر بازارێک کە لانیکەم 12 کەس لەوانە 5 منداڵی کوشت. ئەنکارا هەوڵی تێکدانی دانوستانەکانی نێوان حکوومەتی دەمەشق و دەسەڵاتدارانی سیاسی و سەربازی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا دەات. لەگەڵ ئەوەشدا پێشنیاری زۆر بەرجەستە بۆ ئەوەی سووریا لە داهاتوودا حکوومەتێکی دموکراتیک و لامەرکەزی بێت لەلایەن هێزەکانی سووریای دموکراتیک و
ئیدارەی خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریەوە خراونەتە سەر مێز. ڕۆهیڵات ئەفرین فەرماندەی گشتی یەکینەکانی پاراستنی ژنان لا پەناگەیەکی پارێزرا و پێشوازی لێکردین و دژایەتی خۆی بەم شێوەیە دەربڕی. ئێمە دەمانەوێت بچینە ناو سوپای سووریاوە، بەڵام وەک یەکەیەکی سربەخۆ. هەروەها ئەمانەوێت مافی خۆپاراستنمان وەک ژن بپارێزین. ژنانی شەروانی کورد لە هێڵی پێشەوەی شەڕی دژی داعش بوون. ئەوان یەکسانیان لەگەڵ پیاوان لە گرێبەستی کۆمەڵایەتیدا بەدەستهێنا، لە نێوانیاندا هاوسەرۆکایەتی ژن و پیاو لە هەموو ئەنجومەنەکاندا. ئەوان نایەنەوێت چەک بکرێن، داوای پاراستنی پێگەی خۆیان لە سووریای سبەینە دەکەن. دەشڵێت چۆن دەتوانین خۆمان چەک بکەین کاتێک هەموو ڕۆژێک هەڕەشەمان لێ دەکرێت. ئەمە خۆکوژیە بێت. لەم هەڵوێستەدا هێزەکانی دیکەی سووریاش هاوبەشن لەگەڵیدا. دوو گروپی دیکەی یاخیبووی دژ بە ئەسەد، لە نێوانیاندا درۆزیەکانی پارێزگای سوەیدا و هێزە چەکدارەکانی بە گروپ کراو لە ژووری ئۆپراسیۆنەکانی باشوور دژی سووریایەکی ناوەندین و ڕەتی دەکەنەوە چەکەکانیان ڕادەست بکەن. ئەوان داوای خۆبەڕێوەبەری لە سوپای داهاتوودا دەکەن. مامۆستای کوڕ ڕامان یوسف جەغ دەکاتەوە کە ئەوان دەیانەوێت سووریەیەکی نوێ لامەرکەزی بنیاد بنێن، نەک لەسەر بنەمای کۆمەڵگەکان، بەڵکو لەسەر بنەمای جوغرافیا. من کوردم، کوردستانم خۆشەوێت، بەڵام لێرە لە ڕۆژاوا باشترین دەستکەوت پرۆژەی فرەکۆمەڵگەی ئێمەیە، چونکە تەنها کورد نییە کە خوێنی خۆی بەخشیوە، عەرەب و مەسیحیەکانیش شەهیدی خۆیان هەیە. ئێمە بۆ ڕۆژاوایەک کە دەوڵەتێکی بچووکی سربەخۆی کوردی بێت شەڕ ناکەین. گفتوگۆی نیشتیمانی پڕ لە گرژی دەبێت، چونکە ئەنکارا پێشتر مۆرەکانی خۆی لە فەرماندەیی سەربازی وەزارەتەکانی دەمەشق داناوە و بازرگانەکانی هاندەدات کە ژمارەی گرێبەستەکان زیاد بکەن بۆ بەشداریکردن لە ئاوەدانکردنەوەی وڵاتدا. بەڵام کوردەکان و هاوپەیمانەکانیان هیوایان لەدەست نەداوە. ئیلهام ئەحمەد وەزیری دەرەوەی ڕۆژاوا داوای سووریەیەکی یەکگرتوو لەسەر بنەمای سنوورەکانی ئێستا و پاراستنی دامەزراوە سیاسیەکانی ئیدارەی خۆبەڕێوەبەری لە سووریای نوێ دەکات. ئێمە دەمانەوێت لە حکوومەتی داهاتووی سووریادا بەشدار بین. هاوپەیمانی نێودەوڵەتیش لە هەمان ئاراستەدا ڕاگەیاندنی بڵاو کردوەتەوە کە تێی داهاتووە. سووریای نوێ دەبێت هەموو کۆمەڵگەکان لە نێوانیاندا کورد بگرێتە خۆ و ڕێزیان لێ بگرێت. فەرەنسا ئامادەیی هەیە و هاوکاری سەربازی کوردەکان دەکات. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هێشتا بنکەکانی لە سووریا هەیە کە نزیکەی 2000 سەربازی تێدا جێگیر کراوە، بەڵام هیچ گارانتیەک نییە بۆ هێشتنەوەیان لە ناوچەکە. بەڵام پرسی کورد لە تورکیاش هەیە. حکوومەت دووجار ڕێگەی بەشاندێکی پارتی دموکراتی گەلان داوە کە سەردانی عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری پارتی کرێکارانی کوردستان لە زیندانی ئیمراڵی بکەن. بڵاوکردنەوەی بەیاننامەیەک لەلایەن ئۆجەلانەوە پێشبینی کراوە. حکوومەتی تورکیە داوای چەکدانان دەکات، بژاردەیەک کە لە ئێستادا لەلایەن سەرکردایەتی ئەو ڕێکخراوەوە ڕەت کراوەتەوە تا ئەو کاتەی ئەو گەرانتیانەی داوایەکات دابین نەکرن. ساڵح موسلم هاوسەرۆکی پارتی یەکێتی دموکراتیک لە سووریا زۆر ڕەشبینە و دەڵێت تورکیە هێرشمان دەکاتە سەر، تۆمەتبارمان دەکات بە نزیکبوونەوە لە پەکەکە و پشگیریکردن لە بیرۆکەکانی ئۆجەلان. ئەگەر تورکیا بەڕاستی دانوستانەکانی لەگەڵ پەکەکە بەجددی وەربگرتایە، پێشتر بردومانکردنی ئێمەی ڕادەگرت.